سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری جارێکی تر بەم بەرنمەیە دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. لە ماوەی 2 هەفتەیە ڕابردوودا لە سەرەتای مانگی ڕێبەندانەوە هەتاکو ئێستا لانی کەم 7 ژن و کچ لە شارەکانی ئەسەداباد، بروجێرد، مەراغا، کرماشان، شوشتەر و پیرانشار و بۆناب کوژراون. ناوی 4 کەس لەو ژنانەی کە بەهۆی کوشتن لەسەر شەرەف بوونەتە قوربانی بریتیە لەکانی عەبدوڵڵاهی خەڵکی پیرانشار، سیما مرادی، عاتفە زۆغەیبی و ژنێکی دووگیان بە ناوی گۆڵناز پشتڕاستکراوەتەوە. لە یاساکانی ئێراندا ئەو کەسانەی کە کوشتنی شەرەف ئەنجام دەدەن لە سزای قورس بێبەری دەکرێت. پێش ساڵی 1400 بابەتەکانی زانکۆ کە بە دوواداچوونیان بۆ کوشتنی ژنان و کچان دەکرد، ئاماری ئەو جۆرە کوشتنانەیان ساڵانە لە نێوان 375 بۆ 450 حاڵەت ڕاگەیاندووە کە پارێزگاکانی وەکو کوردستان، خوزستان، ئیلام و سیستان و بەلوچستان لە چاو پارێزگاکانی دیکە پلەیان بەرزبووتەوە. بۆ باس لەسەر ئەم بابەتە داوام کردووە لە بەڕێز هاوڕێ هەتاو عەبدوڵڵاهی چالاکی مافی ژنان و هەروەها ڕۆژنامەنووس لەم بەرنامەیە ئامادە بێت. هەتاوم کاتت باش، سپاس و ئامادەبوونت. سڵاو ڕێزمای بۆ ئێوە و بۆ بینەرانی بەرنامەکەتان. هاوڕێ گوڵناز دیسان زۆر سپاس بۆ بانگهێشتی دووبارەتان. زۆر سپاس بەخێر بی هەتاویان. هەتاو خۆت ئاگاداری و هەروەها کە لە بابەتەکەی ئیشارەم پێکرد لە 14 ڕۆژی ڕابردوودا 7 ژن کوژراون. هۆکاری ئەم ڕێژەیە بەرچاوە کە زیادی کردووە چییە بەڕایتەوە؟ بەداخەوە هاوڕێ گوڵناز دیارە ژنکوژی بە تایبەتی لە ژێرناوی قەتڵی ناموسی دیارە من ژنکوژی بۆ بەکاردێنم، بەڵام لەوایەکی پێدەن لە ژێرناوی قەتڵی ناموسی مێژوەیەکی دوور و درێژی هەیە، بە تایبەتی لە سیستمی کۆماری ئیسلامی. دیارە پێش سیستمی کۆماری ئیسلامی لە وڵاتانی دەرەوە پێش هاتنی ئیسلامی شەر ژنکوژی بوونی بووە، بەڵام ئەوەی کە لە ئێستادا لەو سەردەمەدا کە جیهان ڕووبە گەشانەوەی ڕووبەکرانەوەیەوە ژنان لە هەموو وڵاتانی دنیا توانیوێنە تا ڕادێکی یەکجار زۆر مافە ئینسانیەکانی خۆیان بەدەست بێنن و بتوان لە ناو سیستمەکاندا خۆیان بینەوە. ئەوەی کە لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی بە تایبەتی لە ئەو ناوچانەی کە لە بواری ئابووریەوە بافتێکی هەژاری هەیە و بافتێکی عەشیری هەیە دەگەڕێتەوە بۆ سیستمێکی دژەژن کە هەر لە سەرەتای هاتنە سەرکارێەوە تا بە هەنووکە هەموو هەوڵەکانیدا کە ژنان وەکو شارۆمەندی دەرەجە دوو ناو ببە و وەکو مەڵکی. ئەمەی کە لە کۆمەڵگای ئێمە پیاوێک هەوڵ ئەدا ژنێک لە ژێرناوی شەرەف و ناموزیا زۆر ناوی تر بکوژێ، ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو مالیکیەتە، ئەو هەستی مەڵکایەتی بەسەر جستەی ژناندا. واتە ژن لە کۆمەڵگای ئێران مڵکی پیاوە و کۆمەڵێک دەستەواژەی جۆراجۆر وەکو شەرەف و ناموز لە کاوە بۆ مڵکەوە. و ئەگەر جوانتر ئاور بدەینە بارودۆخەکە ئەبینی کە کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکیەکێتی و یاساکانی ڕژیمیش ڕێگە خۆشکەرن و ئەوەی کە ژنان لەو کۆمەڵگایەدا بکوژرێن جستیان بستڕێتەوە، چونکە کوشتنی ژنان جۆرێکی زۆر مەترسیداری توندوتیژیە. دیارە ژنان لە کۆمەڵگای ئێران لەژێر ئەو حاکمیەت و سیستمە دژرنە ڕۆژانە سانیە بە سانیە چرکە بە چرکە توندوتیژی ئەزمون دەکەن، بەڵام کە کار گەیشتە سڕینەوەی جستەی مرۆڤێک ئاسی توندوتیژیەکەوەندە زۆرە خۆی لە کوشتندا ئابینێتەوە وەکو توندوتیژی فیزیکی ناوی لێ دەبردرێ. بەڵام کۆماری ئیسلامی یاسای دژەژنی یەکجار زۆری پەسەند کردووە. لە ناو یاساکانی کۆماری ئیسلامیدا سزای بەردباران و کوشتنی ژنان لە ژێرناوی شەرەف و ناموس بڕدراوەتەوە. لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو ڕژیمەوە چەندین نمونە سەنگسارمان بینیوە کە بەدەستی ئاخوندەکان و کەسانی سەر بۆ ڕژیمە ئەنجام درا، بەڵام ئەوەی کە بەردەوام نەبووەوە تا ئێستا کەس پێما تا ساڵانی ڕابردووش چەندین ژن حکمی سەنگساریان بۆ بڕا، بەڵام کۆمەڵگای مەدەنی و خەڵک پێشیان بۆ حکمەگرەوە ئەگە نیتوانیوە ئەم سزا قڕونوەستایە بەڕێوەبەری ئێوە وەکە خەڵکەکە قوبوڵیان نەکردووە. بەڵام لەسەر مەسەلەی کوشتنی ژنان وتم یاسا ڕێگە خۆشکەرە. کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکیەکێتی تۆ سەیریکە ڕۆژانە لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا دەستگای سەرکوت
توندوتیژی بەرامبەر بە ژنان بەڕێوە دەبات لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ژنان دەکوژرێن، جستیان تەجاوزیان پێ دەکرێت بە تایبەتی لە دوای شۆڕشی ژن ژیان ئازادیوە تا ئێستا کە شەر بەردەوامە. تۆ ناتوانانی لە سیستمێکی ئاوادا کە یاساکەی لەسەر مەبنای توندوتیژی دژ بە ژنانە و سزای ئیسلامی دژ بە ژنانی تێدا لەناو یاسایەکدا کە دەستڕێژی بۆ ژنان لە ژێرناوی زەواج ڕەوایی پێکراوە لەناو یاسایەکدا کە ژنان لە ژێرناوی مارەیی بە پیاوان دەفرۆشرێن بە بڕەپارەیەک بەڕاستی کڕین و فرۆشیان پێ دەکرێت. تۆ ناتوانانی لەو سیستمەدا کە ئەو پەروەردە سەقەتەی هەیە، ئەو پەروەردە توندوتیژ ئامێزەی هەیە چاوەڕوانی ئەوە بی کە خەڵک بێگومان زۆر کەس لەو سیستمە تەغزیەکردن، چونکە مرۆڤ بەرهەمی کۆمەڵایەتیەکە کە تێیدا پەروەردە ئەبێ. و لە ئێستاشدا ئەگەر بەداخەوە لە ناوچەکانی کوردستان، خوزستان، ناوچە عەرەب نشینەکان، بەلوچستان ڕێژەی کوشتنی ژنان لە ژێرناوی قەتڵی ناموسی زۆرە، ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوە کە ساڵهای ساڵە کۆماری ئیسلامی بەهۆی بڤەیە کە لەسەر ئەو ناوچانە بوویەتی لە بواری ئابووریەوە دووری خستونەوە، لە پەراوێزی خستون، بێگومان هەرجێگایە کە ژاری ئابووری تێدا بێ، هەژاری فەرهەنگیشی تێدایە. و ئەم سیاسەتە توندوتیژ ئامێژە ئەو یاسا بێگومان کاتێک پیاوی لەو کۆمەڵگا کە خۆشی قوربانی ئەو سیستمەیە بیر بەوە دەکاتەوە کە ئەگە کچەکەی لە ژێرناوی شەڕەف و ناموس بکوژە یاسا پشتی دەگرێت و سزای قورسی بۆ ناوڕێتەوە، دەست دەداتە کردەوەیەکی لەو جۆرە. و ئەگە لە ئێستادا ئەم هەموو ڕێژە خۆک ئەمە هەمووی قەتڵی ئەمدی دەوڵەتیە کە لەلایەن ڕژیم وەکو لە سێدارەدانی ژنان وەکو دەستدرێژی بۆ سەر ژنان لە ناو سیاچاڵەکانی ڕژیمدا، چونکە یاسا ڕێگە خۆشکەرە. سیستمەکە سیستمێکی دژە ژنە کە ڕۆژانە لەلایەن ڕوکنی چوارەمی دەسەڵاتەوە لەلایەن هێزی سەرکوتیەوە هەموو هەوڵەکانی خستۆتە گەڕ کە ژن وەکو مڵکی پیاو سێری بکرێ و پیاو هەر جۆرێک کە پێی خۆش بێ و بۆی بلوێ لەگەڵ ئەم مڵکەی خۆی هەڵسوکەوت بکە. و پیاوان و ژنان لەو سیستمەدا کاتێک قوربانین، پیاویش ئەرکێکی زیاتری خستراوەتە سەرشاو بە کۆمەڵێک دەستەواژی وەکو شەڕەف و ناموس هەڵدەفرێویندرێ دەبێتە قوربانی. و ئەمە کارێکی وا دەکات کە ئەم بەداخەوە کردەوە توندوتیژانە، ئەم هەموو خەسارە، ئەم هەموو دیاردە کۆمەڵایەتێکە یەک لەوان لە ئێستادا ژنکوژیە لە ژێرناوی قەتڵ و ناموس ڕوودا، بۆیە هۆکارەکەی سیستمی کۆماری ئیسلامیە. بەڵێ هەتاو لە ڕۆژانی ڕابردوودا ڕۆژنامەی احتیمادی کۆماری ئیسلامی خۆی هەرم ئامارەی پێشڕاست کردوەتەوە کە لە سەرەتای مانگی ڕێبەندانەوە یانە 2 هەفتە لەمەوە بەرەوە تا ئەمڕۆ ئەم ئامارە زیادی کردوە، 7 ژن کوژراوە. بۆ ئەوەندە ئاسایی بووەتەوە حتا ڕۆژنامەکانی سەر بە حکوومەتیش خۆیان بە ئاسانی باسی لەسەرەکەن و حتا ناو خەڵکیجا زۆر بە ئاسانی باسەکرێت کە ئەوە کانی لە پیرانشار کوژرا، ئەوە کامژن لە کرماشان کوژرا. ئەو بابەتە بۆ ئەوەندە ئاسایی بۆسەوە هۆکارەکەی پێت وایە خودی خەڵکن کە ناتوانن هیچ هەڵوێستێکیان بێ بەرامبەری یان کۆماری ئیسلامیش خۆی دەور و نەخشی هەیە. ئەوەی کە لەم سیستمەدا ئەوەی کە ڕۆژنامەکانی سەر بە ڕێژیمی کۆماری ئیسلامی دێن بەڕاشکاوی باسی لێوە دەکەن کە توندوتیژی دوو هۆکارەیە، یەکەمەوەی کە لەو بارودۆخەدا کە شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕێوەیە بیرڕای گشتی بەلاڕێدابێ، چونکە هەمیشە کۆماری ئیسلامی قازانجی کردووە لە بوونی دیاردە کۆمەڵایەتیەکان، خەڵکی بەو شتانەوە سەرقاڵ کردووە. و هۆکاری دووەمی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناتوانێت چیتر سەرپۆش لەسەر ئەو هەموو جنایەت و توندوتیژیەدا بنێ، چونکە لە ئێستادا کۆمەڵێک چالاکی مافی مەدەنیمان هەیە کە بە شێوەی خۆڕس کەوڵ دەدەن کە ئەم شێوازە توندوتیژی ئەو هەموو دیاردە کۆمەڵایەتێک کە بە هۆکارەکەشی بە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەزانن بڵاو بکەنەوە. بۆیە دوو هۆکاری، یەکەوەی کە وتم دەیهەوێ دیاردە کۆمەڵایەتیەکان زەق بکاتەوە بە تایبەتی ژنکوژی لە ئێستادا کە شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕێوە ژنان بوێرانە هاتوونە سەر شقام. هەمیشە کۆماری ئیسلامی هەوڵی داوە لە دیاردە کۆمەڵایەتەکان کە خۆی هۆکارەکەیەتی خۆی خوڵقێنەرێتی قازانجی بردووە. دووەمیشەوەی کە ناتوانێت سەرپۆشی لەسەردا بنێ و دەیەوێت زۆر فریوکارانە بڵێ من ئامارەکانی توندوتیژی و کوشتنی ژنان بڵاوەکەمەوە ناترسێ. ئەوەی کە لە کۆمەڵگای ئێمە بەداخەوە زۆر ئاوردانەوەی لێ ناکرێ گەورەترین کێشەی چالاکانی مەدەنی و بزوتنەوەی بە تایبەتی ژنان دروستە لەسەر پێیە، بەڵام ڕخنەی لەسەرەکە کوشتنی ژنان لە ژێرناوی ناموس بە تایبەتی چینی ڕۆشنبیر بە ئەمرێکی خصوصی ئەزانێ، بە پرسێکی تاکە کەسی ئەزانێ. و ئەمە هۆکارێکە کە ئەم هەموو دیاردە کۆمەڵایەتی خەریکە ڕوئەدا بە شێوەی بازنەی خەریکە ئەمەلەکە لە حاڵێکدا
توندوتیژی دژ بە ژنان و کوشتنی ژنان دەبێ بە تایبەتی تاکی ڕۆشنبیر بە تایبەتی ئەوانەی کە لە ئێستادا ساڵهای ساڵە خەبات دەکەن بۆ نەمانی ئەو هەموو توندوتیژی بۆ نەمانی و سیستمە ئەبێ بزانن کە کوشتنی ژنان لە ژێر ناوی شەڕەف و نامۆز و لە ژێر هەر ناوێکی تر ئەمە پرسێکی تاکە کەسی نییە دیاردەیەکی کۆمەڵایەتیە کە توندوتیژیەکی ڕەهایەکە کۆمەلگا ناشرینەکە بە تایبەتی لە ناو وڵاتی ئێمەدا کە سیستمەکەی سیستمێکی جژنە سیستمەکەی سیستمێکی توندوتیژ ئامێزە دەبێ خەڵکی مەدەنی چالاکانی مافی ژنان چالاکانی مافی مرۆڤ ئەوانەی کە ئەکتیڤن لەو بوارانەوە بە بڤەوە سەیری نەکەن بە پرسێکی تاکە کەسی سەیری نەکەن چۆن بۆ هەر زوڵمێک کە لە تاکێک لەو کۆمەڵگایە ئەکرێ بۆ نمونە بۆ نەدانی هەقداز بووە هەموو ڕێخستنێک ژنان و پیاوانی ئازادی خواست لە سەنگەری پێشەوەن ئەوەی کێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان بەداخۆ دەستێژی کرا سەر مناڵێکی 9 ساڵان بەناوێنیان خەڵکمان بینی چۆن هاتنە سەر شەقام و ناڕزایەتیان دەرببڕی دەبێ بۆ مەسلەی کوشتنی ژنان نابێت دوورە پەرێز بن نابێت بە بڤێ بزانن نابێت بە ترسەوە واردی قەزیەکە بن ئەبێ بۆ ئەم پرسەش بێنە سەر شەقام ناڕزایەتی دەرببڕن بۆ ئەوەی کە کۆمەڵگای ئێمە وشیار بێ و خەڵک وشیار بکەنەوە لەوەی کە ئەگەر لە ناو کۆمەڵگای ئێمە پیاوێک دەست دەداتە توندوتیژی ڕەهابەتجی ژنان جەستەی دەسترێتەوە ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو سیستمە و نابێ ئێمە بە دوورە پەرێزی دەبێت چالاک بن ئەبێ بڕژێنە سەر شەقامەکان ئەبێ ڕۆشنگەری بدەن نابێ بە پرسێکی تاکە کەسی بزان ئەمە بەڕاستی خەریکە کارێکەکە کات توندوتیژی دژ بە ژنان کوشتنی ژنان خەریکە ڕۆژ بە ڕۆژ پەرەستێنێ وە دەبێ یاسا وادار بکەن کە ئەو کەسانێک کە واداری بکەن چونکە وتم یاسا خۆی وەکارە بەڵام زۆر جار خەڵکی مەدەنی چالاکانی مرۆڤ وایان کردو یا وەکو چۆن حکمی سەنگسار تا ساڵانی ڕابردووش بوو بە حتا بڕدرا بوو بەڵام نەیانێش خەڵک ئەتوان بۆ ئەو مەسەلەش یاسا وادار بکەن کە حکمی قرس بدرێ بۆ ئەو کەسانەی لانیکەم زیندانی 5 ساڵ و 10 ساڵ کەبرا تازە وەلی دەم ئەتوانێت ڕزایەتدا زۆر جار لە ناو بنەماڵەکان بەتایبەتی لە ناو ناوچە عەرەبنشینەکان هاوڕێ گوڵناز کوڕەکان بابەکان براکان دەکەنە ئەوە وەکو ئەبزارێک بەکاردێن بۆی کە خوشکەکانیان بکوژن لەبەرەوەی کە باوکەکە وەلی دەمە دوای ئەتوانێت ڕزایەت بدا و داوای قەساس نەکا کوڕەکەی ئازاد کە ئەمە هەموو ئەو ڕێگایانەیە کە سیستمی کۆماری ئیسلامی کە ئەو یاسایە بڕیوێتیەوە بۆ ئەوەی کە لەو کۆمەڵگایە کوشتنی ژنان بەڕێوە بچێت بۆیە خەڵک دەبێت بە پرسی تاکە کەسی نەژانێ بڕژنێنە سەر شەقام و یاساکان کۆماری ئیسلامی ئەو سیستمە دژەژنەش ناچار بکەن وەکو زۆر جارکە بە چۆکیان داهێناوە ناچاری بکەن کە ئەم حکومە سوکانە نەبڕێتەوە ئەم ڕێگەیانیان لێ بەستێ ئەتوان خەڵک بێکەوە بە هاودەنگی ئەتوانن و شەرمەزاری ئەو کەسانە بکەن کە لەنا ئەو کۆمەڵگایەدا بەداخەوە لەو سیستمەدا پەروەردە بوون لەو سیستمە دژە مرۆڤەدا نابێ بە پرسی تاکە کەسی بزانن نابێ بە پەرێزەوە لێی بڕوانن چونکە قیزەونترین دیاردەی کۆمەڵایەتیە بە تایبەتی توندوتیژی بە ژنان و ژن کوشتن وەکو هەموو دیاردەکانی تر وەکو هەموو ئەو نەهامەتیانەی تر کە بەسەرماناتەوە بۆیە ئەبێ بەیەکەوە یەکدەنگ ڕژێنە سەر شەقام یاساکان وادار بکەن کە حکمی عادڵانە بۆ ئەو کەسانە ببڕنەوە و ڕۆشنگەری بکەن ئەبێ منداڵەکانیان ئێمە بەداخەوە لەناو سیستمێکدا پەروەردە بووین کە دژەژنە بەڵام بنەماڵەکان دەتوانن وەکو ئێستامە قوتابیانێکی زۆرە بین لەو سیستمە جیاکاری ڕەگەزی و هەڵاواردنە پەروەردە بوون وەڵام سیستیان قبوڵنی لەبەرەوەی لەناو بنەماڵەکان بە بیرروبۆچوونێکی ئازادی خوازی پەروەردە بوون بۆیە ئەتوانن بۆ شێوازە منداڵەکانیشیان بار بێن ببێت جیاکاری ڕەگەزی و ئەم سیستمان بۆشی بکەنەوە کە ئەم سیستمە سیستمێکی دژەژن و دژە مرۆڤە لانێکەم من ئەتوانم لەناو چوارچەوەی ماڵەکەی خۆم مامۆستایان کە ساڵهای ساڵە ئەرکی گەورەیان لەسەر شان بۆ و هەڵوێستی جوانیان بۆ توان لە قوتابخانەکان لانیکەم ناتوانین پێش بە ژن کوژی بگرین بەڕاستی ئەم خەسارە زۆر مێژوویەکی درۆدرێژیە بەرینە بەڵام ئەتوانین لانیکەم لە ڕێژەکەی کەم بکەینەوە نەک بۆ شێوە ڕەهایە بە تایبەتی لە ئێستادا کە شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕێوەیە ئەمە خەسارێکی گەورەسن لە بزوتنەوە ئەدرێ ئەمە خەڵک تووشی ناومێدیکا بە تایبەتی ژنان لە بزوتنەوەی ژنێمە ئەو هەموو هەوڵە ئەدەین بەڵام لە کۆمەلگاکەمان ژن کوژی زۆر ڕاحەت بەڕێوە ئەچێ بۆیە نایە بە دوورە پەرێزەوە سەیری بکەن ئەبێ وەکو گەورەترین دیاردەی کۆمەڵایەتی بیبینن و هەوڵی بۆ بدەن ناتوانن بنبڕی بکەن تا ئەو ڕژیمە لەسەرکار بێ بەڵام ئەتوان لانیکەم لە خەسارەکەی کەم بکەنەوە بەڵێ هەتا و زۆر جار باس لەوە دەکرێت کوردستان ڕێژەی کوشتنی ژنان زۆرترە
من پێم وایە لە ئێران لە شارەکانی ترا هەیە بەڵام کوردستان بەهۆی ئەوەی کە خەڵکەکەی زۆر چالاکترن و زوو ڕای دەگەێنن زوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باستەکری ئەمە زۆرتر بەرچاوە تۆ پێت وایە ئەو ئامارەی کە لە کوردستان هەیە شارەکانی ترا هەیە بەڵام کەمتر دەردەکەوێت بێگومان ئەمە دوو هۆکاری هەیە یەکەم هۆکاری ئەوەی کە خۆتان باستان کردەوەیە کە ئێمە چالاکانێکی زۆر دڵسۆزمان هەیە بۆ نمونەیمە لە ناو بزوتنەوەی ژنان کەسانێکی ئەوەندە ڕادیکاڵمان هەیە کە خەسارەکە زۆر بە جوانی دەرەخەن ئێمە NGO سەرڕای ئەوەی کە لەو سیستمەدا بووین لە دەروی وڵات توانیویانە چالاکانی مافی مرۆڤ NGO سەر بەخۆ دروست بکەن و دایمەزرێنن دوای ئەوە کۆمەڵێک چالاکی ناوخۆمان هەیە کە بەخشەوەی خۆڕسک ئەم ئامارانە دەدەنە دەرەوە بە دنیای دەرەوەی ئەڵەن یەک ناترسێن لەوەی کە تۆ سیر کە تۆ کاتێک جستت برینێکی دەبێ کە ئەم برینە تیمان نەکرد لە ژێرەوە کارێکا کە بەشێک لە جستت لە بین بەریوە چالاکانی ژنان و چالاکانی مافی مرۆڤ بە ژن و بە پیاوە ئەوانەی کە خوازیاری کۆمەڵگایەکی مرۆڤتەوەرن ئەم ترسیان نییە کە ئەو ئامارە نەدەنە دەرەوە لە زۆرێک لە ناوچەکان لە بەلوچستان لە خۆزستان بە تایبەتی ناوچە عەرەب نشینەکان حتا شارە فارسەکان ئێمە تا ساڵانی ڕابردووش دابینیمان لە ئیسفەهان تیزابیان بەس ژناندا دەکردوە کۆماری ئیسلامی خەڵکە کەشی خوا لێ دەبوار یعنی ئەمەش سڕینەوەی هەموو ژیانی مرۆڤێکە یا لە شارە فارس نشینەکانیش زۆر جار لە زۆر شارەکان ژنانێک دەکوژرێن لە ژێرناوی خۆکوژی لە قەڵەمەدرێن نەبنە ماڵەکان نە چالاکانی مافی مرۆڤ هەوڵ نادەن بە دوواداچوونی بۆ بکەن بەڵام لە کۆمەڵگای ئێمە ناشارێتەوە لەبەرەوەی کۆمەڵگای ئێمە لە بواری وشیاری سیاسی و کۆمەڵایەتیەوە تووشی ڕێنەسانسێکی زۆر گەورە بووەوە ئەمە وای کردووە کە بەبێ تەرەس دیار لە کۆمەڵایەتیەکان باس بکەن و خەڵکی لێ وشیار بکەنەوە چونکە ئەزانن کە تاتو ئاماری ئەم دیاردانت نەبێت ناتوانانی دیار دەکە بە نەهێنی و بە سەرپۆشدانان هیچ کێشەیەک چارەسەر نابێت ئەمە یەکەم هۆکارەتی هۆکاری دووەمی شێوەیەکە بەداخەوە لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو ڕژیمەوە چونکە کوردستان هەر لە سەرەتاوە نایوت بەو ڕژیمە و بەبێ ڕاڕایی ئەو ڕژیمەی قوڵ نەکرد کۆماری ئیسلامی بە بڤەوە سەیری کوردستانی کردووە لە بواری ئابووریەوە نەهێشتووە هیچ بژانەوەیەکی ئابووری لە کوردستان بوونی هەبێ بێگومان لە هەر جێگایەکە هەژاری ئابووری هەبێ هەژاری کللتوریش بوونی هەیەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ ناتوانێت چاوەڕانی لە ئینسانێک بێ کە ڕۆژانە بۆ بژێوی ژیانی بۆ پارۆنانێک هەوڵەدا هەموو هەوڵەکانی دەخاتە گەر بەڵام لە تێچی ڕۆژانەی ماوەتەوە ناتوانێت چاوەڕانی ئەوەت بکە مرۆڤێکی ڕۆشنبیر بێ و بە دوادواتچون بەسەر دیاردە کۆمەڵایەتیەکان بکە بە تایبەتی هاوڕێک گوڵناز لە هێشتادا ئێمە ئەزانین کە ئابووری ژێرخانی هەموو دیاردە کۆمەڵایەتیەکانە لە بارودۆخی ئێستادا کە ئەو هەموو ئابلۆقە سیاسیە بەسەر کۆماری ئیسلامیدا بەهۆی سەرڕۆیەکانی دش بە دنیای دەرەوە سەپاوە دووکاڵەکەی چۆتە چاوی خەڵکەوە و خەڵک بەڕاستی لە بواری ئابووری و لە ژێر فشارن و ئەم گوشارە ئەم نالەباری ڕۆحیە کارێکی وا دەکا کە توندوتیژی زیاتر بخۆڵقی و دیاردەی کۆمەڵایەتی زیاتر ڕووبداوە بێگومان لە ناو کۆمەڵگایەکدا کە ژن وەکو شارۆمەندی دەرەجە دوو سەیری ئەکرێ بێگومان کاتێک کە توندوتیژی دەکرێت شارۆمەندی دەرەجەیەک شارۆمەندی دەرەجە دوو دەچەوسێنێتەوە چونکە یاسا پشتگیری ناکە سیستم پشتگیری ناکە حتا بنەماڵەکان پشتگیری ناکەن وتم هەر لە ئێستادا کۆمەڵگای ئێمە بە تاکی ڕۆشنبیری شەوە بەداخەوە بە دوورە پەرێزی لە مەسەلەی کوشتنی ژنان لە ژێر ناوی شەڕەف و ناموس سەیرەکەنەوە بە پرسێکی تاکە کەسی ئەزانن بە بڤۆ سەیریەکەن ئەمانە هەمووی دەست دەداتە دەستی یەک بە شێوەیەکی هەڵقەی و بازنەی کە بەداخەوە کارەساتی لەو جۆرە بخۆڵقێ و هۆکاری سەرەکیەکە ئێمە هەمیشە دەبێمان لەبیر بێ هۆکارەکەی ئەم ڕژیمەیە ڕژیمێکی دژە مرۆڤ بە یاسای هەڵاوادنامێز بە سزای ئیسلامی کوشتنی ژنان بۆ پەروەردە ناتەندروستی ناو کۆمەڵگاوە دوایش بنەماڵە وەکو یەکێکی بچووکی کۆمەڵایەتی بۆیە دوو هۆکاری هەیە یەک ئەوەی کە کۆمەڵێک چالاکی خۆڕسک و ئەکتیڤمان هەیە کە بە شێوەی دڵسۆزانە دیاردەکان ئەناسن و ناترسن لەوەی کە دیاردە کۆمەڵایەتیەکان بڵاوکەنەوە چونکە بەو ئاستە گەیشتون کە دیاردەی کۆمەڵایەتی کە سەرپۆشن لە سەردانە زیاترە بێ دووەمیش دەگەڕێتەوە بە ئەو بارودۆخە ئابووری بە تایبەتی ئێستا و ئەوەی کە ساڵهای ساڵە
کوردستان لە بواری ئابووری و لە پەراوێزدا بوو لە هەر جێگایەکە هەژاری ئابووری بێگومان هەژاری کلتوریش لەوێ بوونی هەیە و ئەمانە دیاردەکان لەناو کۆمەڵگەی ئێران هەمووی بەیەکەوە لکاوە توندوتیژی خەمۆکی بێکاری ینی هەمووی بە شێوەیەکی هەڵقەی دژ بە مرۆڤەکان خەریکە کارەکە هیچی لە هیچی بێبەری نییە هەمووی پێکەوە تەنراوە و ئەو تەنراویە شۆکارەکەی ئەم سیستمەیە بۆ سیستمەکە شەوا دەکا کە بۆ شێوازە لە ئێستادا قازانجە بینێ بزوتنەوە تووشی بێهیواییەکە ژنان تووشی بێهیواییەکە لەو دیاردە کۆمەڵایەتیەکان بیرڕای گشتی بەلاڕەدا دەبا هەمیشە کۆماری ئیسلامی دیاردەی کۆمەڵایەتی قوڵقاندووە چونکە قازانجی لێ بردووە تاوانوکەش بۆ شێوازە هەر بەردەوام بۆ هەر بەردەوامیش دەبێت تا ئەو ڕژیمە لەسەر کار بێت دیاردە کۆمەڵایەتیەکان برن بڕنابن ئێمە ساڵهای ساڵ دوای ڕوخانی ئەو ڕژیمەش چونکە بەڕاستی کۆمەڵگەی ئێران بەرهەمی ئەم سیستمە دژە مرۆڤەیە ساڵهای ساڵ دوای ڕوخانی ئەو ڕژیمەش ئەمە دەبێت کار بکەین بۆ ئەوەی کە ئەو هەموو دیاردە کۆمەڵایەتی ئەو هەموو تونند و تیژێڕایە ئەو هەموو یاسا هەڵاواردن ئامێزە بیر و مێشکی خەڵک بە سیستمێکی مرۆڤتەوەر پەروەردە بکەین بۆیە بێگومان دوای ئەو کاتیش کاتمانە بێ بەڵام تانەمانی ئەو ڕژیم و دیاردانە هیچ کات بن بڕنابن ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن چونکە قازانجی لێ بینە بەڵێ هەتا هەر وەکو خۆشت ئاماژەت کرد بزوتنەوەی ژینا وەکو هێمایەکی ئومید و گۆڕانی خەباتی ژنان ئومیدێک بووە و ئاڵا هەڵگڕی ئەو خەباتە بووە و بۆسە هۆیەوەی کە ژنان پێشکەوتوو بن و لەو خەباتەدا بەردەوام بن لە بزوتنەوەی ژینا زۆر بەرچاو دەور و نەخشی ژنانمان بینی پێت وایە لە دڵی ئەم بزوتنەوەیەدا ژنان دەبێت چی بکەن یان خەڵکی ئازادی خواز دەبێت چی بکە بۆ کەمکردنەوە وەکەوەی کە خۆت باست کرد تا کۆماری ئیسلامی بمێنێ توندوتیژی بەرامبەر بە ژنان بە خەڵک هەر بەردەوامە بێگومان هاوڕێ گوڵان سەر و کارێک کە تا ئێستا کردویانە ئێمە وتم کۆمەڵێک چالاکی مافی مرۆڤ و زوتنەوەی ژنانمان هەیە بە ژن و بە پیاوە نەکەر بە ژنانەوە گەورەترین سەرکەوتنی کە شۆڕشی ژینە بەدەستێناوە بوو کە ژنان توانیان بە خەباتی بەردەوامی ساڵهای ساڵیان هاوتەری بوونیان لەگەڵ پیاوان بێنە ناو شۆڕشەکەەوە بە ژن و بە پیاوەکە لێستادا و کارێکەکەن ئامارەکان ئەو ئامارانە بدەنە دەرەوە بەڕێکخراوەکانی مافی مرۆڤی ڕابگەێنن ئەو توندوتیژی ڕەهایە بێدەنگ نەبن لە بەرامبەر ئەم دیاردە کۆمەڵایەتیە بە تایبەتی تاکی ڕۆشنبیر لە بەرامبەر هەر دیاردەی کۆمەڵایەتی دەبێ هەڵوەستی بری بوێرانەی بێ نابێ بە پرسێکی تاکە کەسی بزانن کە تو بە پرسێکی تاکە کەسی زانی بێگومان بەردەوام دەبێ ئەو دیاردەیە چونکە دەڵە کەس تەداخلی ناکە پێویستە چۆن بۆ مەسلەی توندوتیژی بەرامبەر بەو مناڵە دەستێژی هاتنە سەر شەقام و بۆ ساڵهای ساڵ کە کۆماری ئیسلامی زوڵمی زۆری لەو خەڵکە کردو بەردەوام لەسەر شەقام بوون پێویستە بۆ دیاردەی ژن کوژی لە ژێرناوی شەرەف و ناموس زیاتر بێنە سەر شەقام زیاتر هەوڵ بدەن کە ئەم دیاردە قیزاونە لە قاو بدەن کە بێدەنگ بوون کە دوورە پەرێز بوون دیاردەکە زیاتر ڕۆەدا دوای ئەوە گەورەترین کارێکە لە شۆڕشی ژن ژیان ئازادی کراوە بۆ خەڵکخوایان بەڕێخستن کرد پێویستە ئەم خۆ بەڕێخستنە بۆ هەموو پرسێک بوونی هەبێ ئێمە ئەتوانین لە ناو کۆمەڵگەی ئێمە بە وشیاری لە ناو کوچەکان لە ناو ماڵەکان کۆمەڵێک چالاک ئەتوانن دەگەڵ بنە ماڵەکان حتا دانیشتن بکەن ئاستی وشیاریان بەرنەسەرێ پێویستە بە شێوەی خۆڕستون کە بەداخەوە سیستمەکە سیستمێکی دژە مرۆڤە دژە ژنە هیچ کات هەوڵ نادا بۆ ڕۆشنگەری تاکەکان چونکە تاکی ڕۆشنبیر بێگومان و سیستمەی ناوێت ئەمە کۆمەڵێک ئەرکە بە تایبەتی مامۆستایان ئەبێ کچان لە مافی ئازادی دەبێ بیر بەوە بکەنەوە کە جستەی ژن مڵکی پیاو نییە و ئەم دەستەواژانەی کە لەناو کۆمەڵگەی ئێران ساڵهای ساڵە دەرخواردی خەڵک دەدرێوەکو شەرەف و ناموس کە ژنی لە ژێرناوی دەکوژرێ ئەبێ ئەمانە لە قاو بدرێ یعنی تو ئەگەر چی دەکەی ئەم وشانە و شەگەلێکن کە ئەخلاقیاتێکی ئیسلامی بەبوونی سیستمێکی ئیسلامی لە ناو کۆمەڵگای خەریکە نانی لێ ئەخوا دایناوە بۆ کوشتنی ئینسانەکان دوای ئەوە دەبێت سیستمی کۆماری ئیسلامی هەموو هەوڵیان بخەنەگەڕ ئەگە حتا دژە مرۆڤ و دژە ژنیشە بە ئاسانی لە کەسانێک کە بە پشبەستن بەو یاسایەوە قەریکن قەتڵەکەن نەگوزەرێ یعنی ئەمانە کۆمەڵێک ئەرکن قورسە لەناو ئەو کۆمەڵگایە بەڕاستی چونکە سیستمەکە و یاساکە دژە ژنە تۆ لەناو سیستمی دایکە سزای کوشتنی ژنانی
تێدا بڕدراوەتەوە بەڵام ئەتوانن وەکو چۆن ساڵهای ساڵتوانیوانە بە تایبەتی لە ئێستادا کە بزوتنەوەی ژن ژیان ئازادی بە هەموو چین و توێژەکانیەوە ئەم سیستمی بە چۆک داهێناوە ئەتوانن لەو بوارەشەوە هەوڵی خۆیان بدەن لانی کەم لە خەسارەکەوتم بنبڕ نابێ بەڵام ئەتوانن کەمی بکەنەوە ئەتوانن بێ هەڵوێز نەبن بە دوورە پەرێزی بە بڤەوە سەیری نەکەن چونکە لەناو هەر کۆمەڵگایەک ئەم تونند و تیژێڕەهانە بوونیە بێ کۆمەڵگاکە ناتەندروستە نەخۆشە کۆمەڵگا بەرەو بێهیوایی دەبا و بێگومان بزوتنەوەکەش لەبارە بە وە چەندین ئەرکیان لەسەر شانەیەکەوەی کە دانی ئامارەوەی کە هەتا ئێستا کردویانە دووربرنەسەرەوەی ئاستی و شیاریانە لەناو بنەماڵە و لەناو مامۆستایان چینی مامۆستا لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەڕاستی دڵسۆزانە هەڵسوکەوتی کردووە لەگەڵ کچان و کوڕانیەوە کۆمەڵگایە یاساکان کە دژەژنن هەوڵ بدەن بەرامبەر بە ئەم ڕژیمە دژەژنە بێهەڵوێز نەبن وەوتم بە بڤەوە سەیری نەکەن بە دوورە پەرێزی و سەیری نەکەن تا ئەو جێگای کە ئەتوانن وەکو تا ئێستا ساڵهای ساڵە ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بینیمان نزیک بە 15 ساڵە وبەر کاتێک لە مریوان پیاوێکە پارەی خۆی لەو دەوڵەتە وەرگرتەوە چونکە دزی ئەسلی ئەو سیستمەیە بۆ بژێوی ژیانی بە ناوی دزەوە هێنانجلی ژنانیان لەبەر کرد و ئافتاوایان لە ملکە بووی کە سوکایەتی پێ بکەن بۆی کە بڵەن ژن کەمە پیاوانی ئازادی خواز لە ناو خۆ بە تایبەتی لە مەریوان و شارەکانی بە لە دەرەوە جلی ژنانیان لەبەر کرد یعنی هەڵوێستیان گر بەر تا ئێستا ئەم دیاردەبوونی نەبووتەوە کۆماری ئیسلامی حتا نەوێراوە لە کوردستان کەسێک بەناو خەڵکدا بجێڕێت چونکە ناوێرێ لە خەڵک ئەترسێ بێگومان لە بواری ژن کوشتنیشەوە کە لەوی زیاتر مەترسیدارە سڕینەوەی جەستەی ئینسانێکە لە ژێرناوی شەرەف و ناموز یا هەر شتێکی تر وەکو بۆ دەبێ شەرەف و ناموسی پیاوێک بەناوگەڵی ژنەوە پەیوەندرابێ ئەمە سیستمێکی دژە مرۆڤە بۆیە دەبێت لەو بوارەشەوە ئەرکیان لەسەر شانە هەمومان تاک بە تاکمان کۆمەڵگاکەمان وشیارکەین کچان و کوڕانمان بۆ هەڵاواردنە پەروەردە نەکەین دەبێت بە هەستێکی مرۆڤی بە خۆشەویستی مرۆڤیەوە پەروەردەیان بکەین و کوڕانی ئێمە بزان کە کچان مەڵکی ئەوانی وە کچانیش سربزێوتر باربێنین بەرامبەر بەو سیستما بەرامبەر بەو کۆمەڵگایە بێگومان قورسەوتم بەڵام ئەتوانن ئەمانە کۆمەڵێک ڕۆشنگەریە بە خۆڕی خستن بە برنەسەرەوەی ئاستی و شیاری کۆمەڵایەتی و دەتوانێت ستراکتۆری کۆمەڵایەتی سیاسی ئەو ڕژیمە هەڵتەکێنێ و بێگومان تا نەمانی ئەو ڕژیمە دەبێت ئێمە بەردەوام بین بۆی خەساری کەمترمان وێ بکەوێت. بەڵێ هەتاو زۆر سپاس بۆ ئامادەبوونن لەم بەرنامەیە و کە دەرفەتتدا لەم بەرنامەیە بەشدار بێ. سپاس بۆ ئێوە عەزیزیش. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هەتاو عەبدوڵایی چالاکی مافی ژنان و هەروەها ڕۆژنامەنووس کە لە بەرنامەی ئەمڕۆی ئاسۆی بەرابەری بەشدار بوو سەبارەت بە هۆکاری زیادبوونی کوشتنی ژنان لە ژێر ناوی شەرەف کە هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویست بێ هەتا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر هەر شاد بشی.